ئەتوام شایەتیەوە بم لە کاتێکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزار لە غیری ڕەمەزانیش کاتێکە هەر کەیسێکمان هەبووە لە تۆڕی 1964 کاتێ بڵاومان کردوتەوە زۆر بە گەرم و گۆڕی هاوڵاتیان هاتوون بە پیری کەسەکانەوە ویان کردو کە ژیانی کەسەکانیش بگۆڕن ئەمە جێگی دڵخۆشی بەڕاستی ئەمە لە میکرۆفۆنیەوە دەستیان ماچەکەم چاویان ماچەکەم دوعای خێران بۆکەم خوا عمری نوحیان باتێ خوا قەدەس بە گرفانی بەتاڵان دڵنیابە لە سەد ئەم ڕەحمەتی پەروەرگارە کە خوا ڕووی کردوتە ئەم میلەتە ئێمە بەهۆی ئەو خێر و مندانێت چکم پێغەمبەر فەرمێ نەخۆشەکان تا دەدایکەن بە سەدەقە دوای غەزەبی خوا لەسەر خۆتان لابن بە سەدەقە بڕوا ناکەم میلەت بێ بەقە میلەتی کورد بەخشندە بوو خێرە و مند و کوڕی لێ قەومانن بەڕاستی بەتایبەتی ئەهلی گەرمیان گاڵتەیان پێ ناکرێ ئەم ئالی ئەم سلێمانیە یعنی ئەمە لێرە ئاژی دیارە ئینشەڵا هەولێری شەر باشترە دهۆکەر باشترە کەرکووک هەروایە بەڵام ئێمە خۆمان لەناو سلێمانیاژی خەڵکی سلێمانی بڕوا کەس دەوری 180 ئەوەندە خانوو بەس بۆ ئەو کەسانە کڕاکە خانووی هەنیە یعنی من خۆم ئاگادارم پارەمان وەرگرتۆ بۆ چەند ماڵی کرێکی هەیە 9 مانگ هەیە 4 مانگ هەیە 2 مانگ بۆ دا بەهۆی خێرەمەدی وەکو تۆ وەکو ئەوە براو خۆشکارە خۆ گەورە نمونە ئەمسالیان زیاکە ئەجا خەڵکە بۆ عملیاتی پێویست بۆ خێزانەکەی هاتۆ زۆر وەزعی خراپ بووە یعنی تقریبا 60 وەرەقە چۆتە عملیاتەکەی کەڵە پیاوێکی وەکو تۆ گەنجێکی جوان بە تاقی تەنیا 30 وەرەقەی بۆ داوە بۆی کە ئەو موسیبەتەی لەسەر لابە جا ئەمە جێگەی تەقدیرە ئەمە زۆر خوا پێی خۆشە زای خواسەنی پێ خۆشکەمەوە یارمەتیەک بین و ئێمە ڕەحمان هەیە بۆ یەک ئینشەڵا خوا ڕەحم بە هەموومانەکە